السفينة يمشي بنا الكربلاء. لە مەراسمی چلەدا نزیکەی 4 ملیار پەرداخ ئاو و 422 ملیۆن ژەمە خۆراک بێبەرامبەر دابەش کراوە. ناوەندی نەجەف بۆ لێکۆڵینەوەی استراتیژی راپۆرتێکی شۆکێنەری لەبارەی ئەو ئاو و خۆراکانەوە بڵاو کردوتەوە کە لە مەراسمی چلەی ئیمام حسێندا دابەش کراوە کە پێشتر هاوشێوەی نەبووە. لە راپۆرتەکەدا هاتووە بەپێی ئامارە سەرەتاییەکان لە مەراسمی چلەی ئیمام حسێندا کە هەفتەی ڕابردوو لە کەربەلا بەڕێوە چوو زیاتر لە 3 ملیار و 798 ملیۆن پەرداخ ئاوی خواردنەوە بەسەر زیارەتکاراندا دابەش کراوە. هەر سەردانیکارێکی چلە ڕۆژانە لایەنی کەم 45 پەرداخ ئاوی خواردنەوەیان بەرکەوتووە. ئەو ژمارانەی بڵاو کراونەتەوە تەنها ئاوی خواردنەوە بوون جگە لەو بڕە زۆرەی ئاو کە بۆ ئامادەکردنی خۆراک و پاکردنەوە پێداویستەکانی دیکەی ڕۆژانە بەکارهاتوون. ناوەندەکان راپۆرتێکی دیکەی لەسەر بڕی خۆراکی دابەشکراو بڵاو کردوتەوە و ئاشکرای کردووە. لە مەراسمی چلەدا زیاتر لە 422 ملیۆن ژەمە خۆراک بەسەر زیارەتکاراندا دابەشکراوە کە هەر زیارەتکارێک بە تێکڕای ڕۆژی 5 ژەمە خۆراکی بەرکەوتووە وەک ژەمی سەرەکی لە مەراسمی چلەدا. ئەوە ژەمە سەرەکی و دیارەکانە جگە لە هەزاران ژەمە خۆراکی دیکە کە لەلایەن خێرخوازان و لەسەر ڕێگا سەرەکیەکان بەسەر سەردانیکاران و زیارەتکاراندا دابەش. ناوەندی نەجەف بڵاوی کردوتەوە ئەو ئامارانە ئاماژەیە بۆ ئەو هەوڵانە کە لە ڕووی خزمەتگوزاریەوە لەلایەن دەستەکان و خۆبەخشانەوە دابەشکراوە. هەروەکو خەبارەی ئەو پێداویستە لۆجستیانە دەردەخات کە بۆ سەردانیکاران و بەشدارانی چلە تەرخان کراوە کە لە 20 ڕۆژی مەراسیمەکەدا بەڕێوە دەچێت لە 1 تا 20 مانگی سەفەر دەخایەنێت. بەپێی ئامارەکان کۆیگشتی ژمارەی سەردانیکارانی چلە گەیشتۆتە 21 ملیۆن و 103 هزار کەس لەم ساڵدا. لەو ژمارەیەش زیاتر لە 4 ملیۆن کەسیان سەردانیکاری دەرەوە بوون. پشکی شێر بەرسەردانیکارانی ئێران دەکەوێت کە ژمارەیان 3 ملیۆن کەسی تێپەڕاندووە. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على خير الخلق محمد وآله الطيبين الطاهرين. لەلایەکی دیکەوە قاسم یەساری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەربەلا ڕایگەیاند ئەوەی لە سنووری پارێزگاکەیان ڕوویداوە سەرکەوتنێکی گەورە بووە لە ڕووی پلانی ئاسایش و خزمەتگوزاریەوە. دوای تاوبوونی مەراسیمی چلە پرۆسەی گەڕانەوەی سەردانیکاران دەستی پێکردووە بۆ وڵاتان و پارێزگاکانی خۆیان و بۆ ئەوەش کۆی سیستەمی گواستنەوەی گشتی خراوەتە خزمەتیانەوە لە پارێزگای کەربەلاوە بۆ پارێزگاکانی بەغداد، نەجەف و بابل. ئاماژەی بەوەش کردووە دەستی حەج و عومرە زیاتر لە 2400 پاسی گواستنەوەی گشتی بەسەرجەم خزمەتگوزاریەکانیەوە دابینی کردووە بۆ گەڕانەوەی زیارەتکاران بێبەرامبەر. هەر لەو بارەیەوە کۆمپانیای گشتی هێڵی ئاستی سەر بۆ وەزارەتی گواستنەوە ئاشکرای کرد بۆ پرۆسەی گەڕاندنەوەی سەردانیکارانی مەراسیمی چلە زیاتر لە 100 گەشتیان بە شەمەندەفەرەکان ئەنجامداوە و پێشبینی دەکەن ژمارەی گەشتەکان بگاتە زیاتر لە 120 گەشت. هەر لەو بارەیەوە کۆمپانیای گشتی هێڵی ئاستی سەر بۆ وەزارەتی گواستنەوە ئاشکرای کرد بۆ پرۆسەی گەڕاندنەوەی سەردانیکارانی مەراسیمی چلە زیاتر لە 100 گەشتیان بە شەمەندەفەرەکان ئەنجامداوە و پێشبینی دەکەن ژمارەی گەشتەکان بگاتە زیاتر لە 120 گەشت بۆی زۆری گەڕانەوەی ژمارەی سەردانیکارانەوە.